سڵاوتان لێبێت لە سەر ڕێگای زەڕایەن بۆ دەربەندی خانم لە نزیک چنارە کە بەهۆی پێکداکێشانی ئۆتۆمبیلێکی بچووک لە جۆری کێتانکراون و ئۆتۆمبیلێکی باڕگری سوتەمەنی تەنکەرێک بەداخەوە 4 کەس کە لە پیاوێک و خێزانی و خوشکی خێزانی و منداڵی پێکاتوگیانە دەستداوە و منداڵێکی دیکەش بریندار بووە لە ئێستادا تیمەکانی هاتوچۆی دەربەندی خان لە شوێنی ڕووداوەکەن ئۆتۆمبیلە بچووکەکە گواستراوەتەوە و تەرمەکانیش ڕەوانەی نەخۆشخانەی گچی شەیڕەوە بەک لە قەزای شارەزوو کراون و بەڵام لە ئێستادا تەرمەکان گواستراونەوە بۆ پزیشکیدات لە ناوەندی شاری سلێمانی. من پێم خۆشە بۆ زانیاری زیاتر لەگەڵ تیمەکانی هاتوچۆ پۆلیسی هاتوچۆ گفتوگۆ بکەم لەسەر ڕووداوەکە کە ئایا ڕووداوەکە چۆن بووە و لە هەمان کاتیشدا قوربانەکان بۆکی گواستراونەتەوە لە ئێستاشدا ئەو ئەنی کە بریندارن ڕۆژتەندروستیان چۆن چکە تیمەکانی هاتوچۆی گەم و لەو تیمانێکە ئاگاداری ڕووداوەکە بوون وەکو دەبینن لە ئێستادا سایدی هاتن و چون تەنها یەک ساید کارایە ئەویش بەهۆی ئەوەی کە قەرەباڵکەیەکی زۆر بەهۆی ڕووداوەکە و دروست بوو بەڵام لە ئێستادا خۆشبەختانە لەلایەن تیمەکانەوە ڕێگاکە بەڕووی شۆفێراندا کراوەتەوە لە ئێستاشدا هەوڵەکان بەردەوامن بۆ ئەوەی کە ئەم ئۆتۆمبیلی تەنکەرە کە بەڕواڵە شۆفێرەکەی دیارە ئێرانیە بگوازرێتەوە بۆ بە تابلۆکە شیا دیارە بە هەمان شێوە کە ئێرانیە بگوازێتەوە بۆ شوێن دیاریکراو. کاک جاسم ڕاستەوخۆ ببوورە ئێستا لەگەڵتان قزمە لێمەوە لەسەر ڕووداوەکە زانیاریمان پێ بدەیت. بەڵێ کاتژمێر 45 دقیقە ئاگادارکرێن بە بوونی ڕووداوێکی هاتوچۆ لەسەر ڕێگای دەربەندی خان زەڕایان و بەگەیشتنی تیمەکانمان بۆ شوێنی ڕووداوەکە بۆیان دەرکەوت کە ڕووداوەکە لە جۆری پێکدادانی 2 ئۆتۆمبیل بووە، یەکیان لە جۆری توێتا کڕەوەن ناسراوە مەلیکە، سارەی بەرامبەریش تانکەرێکی ئێرانی بووە کە بەداخەوە بۆ هۆی گیان لە دەستدانی 4 هاوڵاتی و برینداری مناڵێکیشی بریندارە. جاسمەونی ئێوە زانیاریتان هەبێ لە 6 مانگی سەرتایان ساڵتای من چەند ڕووداوی هاتوچۆ بۆیان قوربانیەکان چەندیان جارێ ئەوە لای ئێوە ئامار لە بەردەستانە نییە؟ بەڵ ئامارەکان هەن لە دایرەن بە تاکید، بەڵام تقریبان لە ماوەی ڕابردوو کۆتایی مانگی 6 تقریبان گەیشتە 40 ڕووداوی هاتوچۆ. بەڵ ژماری گیان لە دەستدان برینداربوون هەیە یان دقیقی لام نییە ئەم دقەیە، بەڵام 40 ڕوودا و تێپەڕان تا کۆتایی مانگی 6 بەڕێز. ئەموتانەی بەڕێوەری هاتوچۆی دەربەندی خان لە کاتی کاک جاسم لەسەر شێوازی ڕووداوەکە زانیاریە دەن؟ حالیە لە تەحقیقین بۆیە ئەمانەوێت 100% بە تەواوەتی نەتیجەی تەوامان دەستکەوێت ئەو کاتە ئەیدێنە بەڕێز زادۆر و بۆ خۆیان ژڕاتی یاسا.